تماشاوان برئيس افدم هوا باش اس نزیر کادانی جارک دن هاتی نفدی داروین برئيس بو پیشکش کرنا حلقه کادیش برنامه کردی اف جارا جی دی بحثا بابت کی گرینگ کین او جی بابت زفرین اشخو گجبینی د سالکان نیدا وک دیاره هر سال ام خیرهاتنا سالکان نید کینو خاطر خواستنش سالکا دیترت کین گلک آخفتنو بحثو باز جی اتهینا کرن بو سر سالان نی مجید ویت نوا برنامه بکردی دا هندك برسيارة بورجينو بحث بكين أوجي آية ما چه تيروانينكا گشتي هبيتن سبارت سالكاني هر وصا چه سردريكا ساخلمو تندرست و گنجاية ادگل خشك براين مسيحي دناوا كردستان بدا ديسان بدويت بزانين پیاما پیغمبری آنکو سنتا پیغمبری صلاوت خودی السر بن چوایا سبارت هلکفتنی سالانی دیسان بدویتن ام بزانی ج آلی سیاسی و ام وکو کرد چوا مفای ببینین ج تپربونا دمی اف پرسیارا و چندین پرسیارن دیتر دهنا راست کرن بو زور بارس مامستا عبدالرحمن زور بخیر مامستا هجا مامستا وكما دسبيكي جي آماجه پیدای تایتل برنامه زفرین جخو گجبینی بو سالکانی مدویت ام بزانین تیروانینکا گشتی چوایه اگر ام تماشای سالکا نی بکن بله بنای خوای بخشنده مهربان دیار ابد بو شوازه تماشایکین وکو باست کرد ابي گجبینی به لهمان کاتیش دا بخدا چون اومان هبه چون کلا راستی دا همو سالکینو پیکاتو لمانگو پیکاتو لهفتو پیکاتو لروج سرنجام باسکه باسی کاتا که اما همیشه و تو معنا کاتیش بریتیا لو تمنی کوا خدا به امی داوا لبروا لروی بیرکاریوا وەکو گوتمان ئەم ساڵانە کە خودای گەورە ئیزنی لەسەرە و بەدوای یەکترا دێن و ئێمە بە پێی تەقویمێک ڕێکمان خستووە ئەم ساڵانە لە ڕاستیدا هەندێک پێی وایە ساڵێک لە تەمەنە ڕۆ هەندێک پێی وایە ساڵێک لە تەمەن زیادەکەن مامۆستا بەدیعی زەمان سەعیدی کوردی جوان باسی کردووە دەڵێ ئەگەر خوددا تەمەنی هەر یەکی ئێمەی بدایە و بیگوتبایە تەمەنی تۆ 30 ساڵە ئەوە سەرنجام تۆ هەموو ساڵێک دەبواە خەفەت بخۆی چونکە با نزیکی 20 و 28 و 29 ئەڵێ ئەم ساڵ بێتەوە منەمرم واتەوت بەڵام لەبەر ئەوەی خوددا ئەو سەری دیاری نەکردووە بۆ هیچ کەسێک بە هیچ کەسی نەوت تۆ چەند دەژی بەڵام دەڵێن مردنیش هەر لە ڕێیە کەواتە ئێمە هەموو ڕۆژێکی تازە و مانگی تازە و هەفتەی تازە و هەموو ساڵێکی تازە بۆ ئێمە دەستکەوتە بۆ چونکە بەڕاستی ئەلحەمدولیلا سوپاس بۆ خوا کەوا ئێمە ژیاین لەبەر ئەوە بەو گەشببینیە لەوە دێ کە ئێمە خدای گەورە پێمان دەڵێ ساڵێکی نوێ دەرفەتێکی تری نوێ هات بۆ ئێوە لە هەمان کاتیشدا گرنگە بۆ ئێمە بزانین کە ئەمە هەڵدانەوەی لاپەڕەیەکی نوێیە خۆی ساڵ لە ڕاستیدا ئەگەر تەماشایکی ئەتوانی بڵێ تەمەنی فلانە کەس 80 ساڵ بوو 70 بوو 60 بوو 50 بوو زەڕوی مانگ و هەفتە و ڕۆژەکانی بکە ئەتوانی بڵێ تەمەنی ئەوەندە ڕۆژە بووە ئەتوانی وا بڵێ بەڵام لە ڕاستیدا ئەمە مرۆڤ خۆی ئەم شێوازە وەکو بڵێ سوودی وەرگرتووە و لە پێغەمبەران درودی خۆیان لەسەر تەقویمی داهێناوە دەڵێ فلان تەمەنی ئەوەندە ساڵە بە هیجری نەوعێکە و بە میلادی نەوعێکی ترە بەڵام ئەم ساڵانەکە ئەبێتە مایی تەمەن بۆ ئینسان بۆ یاڵێن هەڵدانەوەی ساڵێکی نوێ ئەجنا خۆ لە دوای ساڵی 2025 ڕاستە 26 دێ بەس ئەگەر لێکمان بدایە ڕۆژەکان بەیەکەوە ئەمان گوت هەر ڕۆژە فەرقی نییە بەس وشەی ناوەکان و ڕقەمەکان کە دێن بۆ چییە تۆڵێ وەڵامە ساڵێکی تازەیە مادام ساڵێکی تازێ بە خۆمانی لەگەڵا بگونجێنین با مەسەلەن هەوڵ دەین سوودی لێوەری اینجا ئەمە 3 ساڵی تازەمان هەیە یا 3 سەری ساڵمان هەیە زۆر جار ئەم گرفتانش دێتێ پێشەوە بێ ئەمی چارەسەرکەین ئێمە مەسەلەن لە سەری ساڵی میلادی زاینی ئاهەنگەیە و دنیا ئاهەنگە جێڕێ وانە زۆر جا پرسیارێک دروستە بێ ئەڵێ لە سەری ساڵی کۆچی بۆ ناکەین سەری ساڵی نەورۆز ئاهەنگی تایە بۆ لە کۆچیان نییە ئەبێ ئەویش ڕوونکەینەوە کەوا ئێمە سەری ساڵی چۆن دەڵێ زاینی یادی لە دایکبوونی ئیسای تایە سەلامی خۆی لەسەر بێگومان ئەوە بێگومان بۆنەیەکی خۆشە نەورۆژی سەرکەوتنی تیا هەروە بەڵام ئێمە لەبەر ئەوەی چۆن دەڵێ ڕۆژمێری هیجری کۆچیمان ڕۆژێکی چۆنەڵێ خەمبارە ڕۆژێکە پێغەمبەر درودی خۆی لەسەر وەکو قورئان باسی هیجرەت دەکات دەفەرمێ الذين أخرجوا من ديارهم لە ماڵی و حاڵی خۆیان دەرکراون لەبەرەوە خۆ ناکرێتەوە لە ساڵی کۆچیە چی بکەیت لە ساڵی کۆچی ناکرێ ئاهەنگ بجێڕی جا لێرەوە لە ساڵی کۆچیەکە تۆ چیەکەی بە خۆداچوونەوە ئەەکەی کەواتە ئێمە ئەتوانین بڵین شەڕێک دروست نەکەین لە نێوان ساڵەکاندا بڵین سەری ساڵی زاینی سەری ساڵی ئیداریمانە ئەرە تۆ بەڕاستی من تۆ هەر کەسێکی تر ئێمە لە چۆ سوودمان لە ساڵی میلادی دیوە لە چۆ تەنها لە مەسلەی ئیداری و لە مەسلەی بەڕێوەبردننی حکومت و مەوعیدەکانی حکومت چونکە کاتەکەی جێگیرە لە چۆ سوود لە ساڵی کۆچی دەبینین لەوێ سوودی لە دەبینین کەوا حەج و ڕۆژ و هەموو عیبادەتەکانی ئێمە پەیوەستە بە ساڵی کۆچیەوە لە چۆ سوود لە
ساڵی چۆن دەڵێ کوردی دەبینین لەوە لی دەبینین کە دەزانین ساڵەکان چۆن دەڵێ ساڵ ڕۆژی یان ساڵنامەی نەتەوەیمانە کەواتە بۆ ئەوەی هیچ کەس شەڕ دروست نەکە بە ئاشتی بژین ئەڵین سەری نەورۆز سەری ساڵی کوردیمانە محەڕەم سەری ساڵی کۆچیمانە سەری ساڵی ئاینیمانە لە هەمان کاتە سەری ساڵی زینی سەری ساڵی ئیداریمان بەێ vê gavkê mawsal Kurdistanê em dizanîn wek bijne milletekîn pêkhatê ciyawaz jî me gel hene gel me dijîn bû nimune wekû Mesîhî ke ev serê salanî jî ya girêdaya wan vebara petir çunku wekû dibêjin pêxember Mesîh aleyhisselam rastexû peywendî bi ve ye me hema jî ve heye em çawa serederiyeka ciwan û tendurust gel xuşk birên Mesîhî bikin باشە لەم بۆنەیە بێگومان هاوڵاتیان و هاونیشتمانیانی مەسیحی ئاهەنگی خۆیان هەیە لێرە هەندوو قسە و باس و شت دروستە بێ بەڵام ئەوان زۆریان لە ئێمە نەکردو بڵێن وەرن بۆ ئاهەنگ و ئاهەنگی ئێمە خەڵکی ئێمە ڕووی لەوێ کردو ئەگەر مسلمان گلەیەکی هەیە با لەگەڵ مسلمانەکەی خۆیان قسە بکە بۆ نمونە بەداخەوە نابێت تۆ لەم کاتەیە قسە بەوان بڵێ نابێ قسەی خراپ بە هاونیشتمانی مەسیحی بڵێ ئەمە چییە و چکارێ بۆ چونکە یەکەم شت ئێمە لەم سەری ساڵانە ئەکەوینە بەر تاقیکردنەوە تاقیکردنەوەی گشت ئەو شتانەی کە بڕوامان پێێتی تاقیکردنەوەی گشت ئەو ئاەت و فەرمودانەی کە لە ژیانمانە وتومانە وەکوچی مەسەرەن ئێمە زانین خدای گەورە فەرمیێتی وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم باشە هاوڵاتی مەسیحی و هەر ئینسانێکی تریش بەنی ئادەمە کەواتە ئەگەر خوددا تەکریمی کردو با ئێمەش ئاگامان لە کەرامەتی ئەوان بێ نابێ ئێمە قسەی بەرزونزم بەرامبەر بەوان بکەین باشە ئەگەر بێت و تەماشاکە تۆ لە ڕوویەکی ترەوە ئەو نیشتیمانی مەسیحی شەڕی دینی لەگەڵا نەکردووی ئەو وانە لە خاچی خۆت وەدەری نەناوی دەبێ خوددا چی فەرمووە لا ينهاكم الله عن الذين لم يقاتلوكم في الدين ولم يخرجوكم من دياركم أن تبروهم وتقسطوا إليهم أن تبروهم بر حرچشتي لپێناوی خوا بیکەیت و هەموو جۆرێکی چاکەیەکە کەواتە تۆ بێ ئەم مامەڵە قورئانیانی کە هەموو ساڵێک ئەو وترێتەوە لە بیرمان نەچێت لە کاتی سەری ساڵیشە ئەگامان لێ ئەگەر قسەیەک تێ لەگەڵ یانە بڵێ من پێم وایە ئێوە هەڵەن پێم وایە وان ئەوە چۆن لەگەڵیان قساکەی ئەو نابێت لەسەر مینبەر و لە شوێنی تەلەڤیزیۆن و تۆ بچیت چۆن دەڵێ قسەی بەرزونزمیان پێ بڵێ خی گەورە چونکە ڕێگەی لێگرتووی ولا تجادل أهل الكتاب إلا بالتي هي أحسن حسنیش نا یعنی ئێوە مجادلەی ئەهلی کتاب مەکەن نەک ئیلا بە شێوازێکی چاک بالتي هي أحسن چاکتر و چاکتر کەواتە ئێمە ئەمرێکی وامان لەسەر اینجا ئەم هاونیشتیمانیە لەگەڵ ئێمەدا وەکو مرۆڤ ئەو تا تۆ بینی کەنیسەی کلدان 5 ملیۆن دیناری کۆ کردوێتەوە بۆ لافاوی هەڵەبجە مانای وایە ئێمە لە بینی خۆمانە پەیوەندەکانمان باشە ئەی پێغەمبەر درودی خوای لەسەر تۆ هەر قسەیەکی بەرزونزم بکەی بەرامبەر هاونیشتمانیەکی مەسیحی ئێستا باسەکەمان لەگەڵ یادی ئەوانایە پێغەمبەرە فەرمێ من ئاذاهم فقد ئاذانی هەر کەسێ عەزیەتی ئەوان بە عەزیەتی منی داوە ئەبینی بیا مەسەلەن من ئاذاهم فأنا خصمه يوم القيامة من لە بەرامبەری دەوەستم لە ڕۆژی قیامەتە دەڵێن بۆچی بەوان ئاوات گوت جا مەبەستم ئەوە بوو ئێمە زۆر گرنگە بینە سەر ئەوەی کە ئەمە پاشخانی ئاینیمانە پاشخانی نەتەوەیمان چۆنە پاشخانی نەتەوەیمان ئەوەیە کەوا ئێمە شیعب سەلامی بارزانمان دیوە چۆن بووە لەگەڵ مەسیحەکانە تا ئەو ڕادەیە کە ویگرامی سکۆتلندی قەشە ئێرەی بەجێ هێشت و توێتی من چی بکەم لێرە کە تۆ ئەوەندە باشبی ئێمە لەگەڵ شێخ مەحموودی حەفید کاتێ شێخ مەحموودی حەفید لە نێو سوپاکەیدا لە شەڕی ئاوباریک لە ساڵی 1930 یوسفی هەیە و جبریلی هەیە دوو هاوڵاتی مەسیحی کە ئەوانە گیان لە دەستەدەن و بە چۆن دەڵێ بە گولەی ئینگلیز هەر فتوای مەلایەک کە لەگەڵ شێخ مەحمودایە هەر لەگەڵ قەبرستانی مسلمانان دەیانێژن دەڵێن چونکە لەگەڵ ئێمەیە کاریان کردو لەگەڵ ئێمە خەباتیان کردووە یا مەسەلەن تۆ ئەبینی کوڕی کاک ئەحمەدی شێخی سلێمانی کاتێک ئافرەتێکی مەسیحی ئەخوازێ بۆ کوڕەکەی کە کوڕێکیان دەبێ دەڵێ دەمەی ناوی بنە محەممەد کاک ئەحمەدی شێخ دەڵێ نابێت چونکە ئەو ئافرەتە مافی هەیە بەسەر ئەو مناڵەوە ناوێکی ئەبێ لێ بنەی ناوەکە مشتەرەکی هەردووکتان بێ ئەویش چی هاڵێ ناوی بنێ عیسا چونکە عیسا بە نەزەری ئێمەش پێغەمبەرە و لە لای ئەوانیش هەر بە هەمان شت جا پاشخانی نێتەوەی و پاشخانی ئاینیمان زۆر خزمەتەکە خۆ ئەگەر هەر کەسێکیش لە مسلمانان یەکێک ئەچێ بۆ ئاهەنگ یەکێک ناچێ ئەو ئارزوی خۆیەتی ماقمان نێ بەسەرەوە بۆ چونکە خی گەورە فەرمێ فەقل لی عملی ولكم عملكم أنتم بريئون مما أعمل وأنا بريء مما تعملون آياتك زور واضح على هر إنسانك كاريكك أو كاري منه
ئەوش کاری تۆیە بله. من بەریم لەو کاری تۆیکەی تۆش بەری لەو کاری منێکی کەواتە ئەمە هەموو لە ڕاستیدا پێمانەڵێ ئاگدار بین چونکە دەستێکی دەرەکیش هەیە دەستێکی دەرەکیش هەیە دەیەوێت ئەو بارودۆخە خۆشە و ئەو بارودۆخە چاکەمان لێ تێکدا هەروەکو لە وڵاتانی تر تۆ ئەبینی لە ساڵانێکی لەمەوبەر لە 2019ەوە تا ئێستا چەندین جار چێلی قەبرەکان لە پاریس هی جووەکان شکێنرا ماکرۆن لەم ساڵانەیە وتی بۆمان دەرکەوت دەوڵەتێک دش بە فەڕەنسایە هاوڵاتی ڕۆژهڵاتی ئەوروپای هانداوە ئەو کارە بکەن ئێمە ژوامان نەزانی مسلمان کردوتی لە کاتێکەوە نەبوو کەواتە ئێستش لە کوردستانە کێلی قەبر دەشکێنن یا شتێک دەکەن یا قسەیەک دەکەن زۆر جار ئەوە ڕەنگە دەستێکی تر بێ نەک مسلمانەکەی خۆمان ئەگەمان لەمانە بێ بله هەمان دەبدەمە مستاگەرم تەماشای سنەتا پێغەمبەری بکەین سڵاوت خودی لەسەر بن دەبینین المەدینەژی پێکهاتین جیاواز تێدا هەبووینە حتمما سەردەریاوی بوومەژی وەکو چافلێکەرە و ئەم تەماشای پێغەمبەری بکەین سڵاو سەر بن ئەم چ لێ فێر ببین و پێغەمبەری چاوە بەحسا هەلکەفتێن نیکریە مرو سەردەریە دگەل بکەن یەکەم شت درودی خوای لەسەر پێغەمبەر کە ئەگە تەماشاکەین باسی ساڵی نوێ و ئەو شتانە و سەردەمە نەبووە بەڵام ساڵ مانگە و مانگش هەفتەیە و هەفتەش ڕۆژە ها ئەوەی کە ئەڵێم ئینسانە بێ حەمدی خوا بکە لەسەر ئەوەی ساڵێکی تازە هاتە سەر تەمەنی هەر ئەوەیە ئێمە سنەتی پێغەمبەر چۆنە درودی خوای لەسەر هەموو شەوێکە ئەخەوین بەیانی کە لە خەو هەڵاسین ئەبێ بڵێن چی الحەمد لله الذي أحيانا ئێمە گەر ئەم ڕۆژەکە هات ئەم ڕۆژە ڕۆژێک لە تەمەنت نەڕۆشتووە بەس چونکە وتم خوددا ئەجەلی دیاری نەکرد ینی تەمەنی پێ نەگوتوین ئێمە تەمەنمان چەندە هەموو بەیانێکە لە خەو هەڵاسین وەک ئەوە هەموو ساڵێکی نوێبێ ئەڵێن الحەمد لله الذي أحيانا سوپاس بۆ ئەو خوایە کە ئەم ڕۆژی پێبەخشی بعدما ئەماتنی کەواتە ئەمە چی بوو ئەمە قسەکەی پێشومان دەسەلمێنێ کە پێغەمبەر درودی خوای لەسەر دڵخۆش بۆ بەوەی کەوا لە خەو هەڵدەستێ و زیندوو دەبێتەوە ڕۆژێکی تازەی دەستکەوت نەیوتەوە ڕۆژێکی ترێن لێ ڕۆی وتوێتی الحەمد لله الذي أحيانا بعدما أماتنا سوپاس بۆ ئەو خوایە کە ڕۆژێکی نوێی پێ بەخشین یا مانگی بینیوە یعنی پێغەمبەر درودی خوای لەسەر لەسەری هەموو مانجێکە کە تەماشای مانگی کردو مانگی بینیوە فەرمیوێتی اللهم أهله علينا باليمن والإيمان والبركة والإحسان والسلامة والإسلام بكردي الله خدايا أو مانگا ئەم مانگە مانگێکی خۆش بێ پڕبەرەکەت بێ بە ئەمن و ئاسایش و بە ئەمن و ئەمان بێ و بە دینداری بێ و بە خۆشی بێ ئەم مانگە ئەو گەشببینیە کە پێغەمبەر درودی خوای لەسەر لە ڕوویەکەەوە فێرمانەکە کە ئێمە بە هاتنی شتی نوێ هەمیشە وەکو دەڵێ گەشببین بین لە هەمان کاتیشدا مەسئلەی تەوبە خدای گەورە لە قورئاندا فەرمێ أولا يرون أنهم يفتنون في كل عام مرة أو مرتين ثم لا يتوبون ولا هم يذكرون کەواتە ئەم ئاەتی سوورەتی تەوبە فێرمانەکات ئەمەش بۆ نەیەکە تایدا ئەو بە خۆدا چوونەوەی لێ تایتەڵەکە باست کرد ئێمە بە خۆمانە بچینەوە ئێمە ساڵی ڕابردوو چه هەڵەیەکمان کردووە چ کارێکمان کردووە با تۆبەی لێ بکەین تۆبە چییە ئەگەر لە نێوان خۆمان و خوددایە ئەو ئاسانە بەس خوانەکە ئەگەر عزیەتی خەڵکماندا بێ و مافی خەڵکمان خوارد بێ ئەوە زانایان چ دەڵێن دەبێ وێرای تۆبەکردن و بینی خۆت لەگەڵ خوددا چاک دەکەی دەبێ هەموو ئەو قەرەبووی ئەو زیانە بکەیتەوە کە لە فلانە کەست داوە جامات سنەتی پێغەمبەر درودی خوای لەسەر کە فێرمانەکە مەسەلەن ئێمە وەکو چۆن دەڵێ محاسبەی خۆمان بکەین ساڵ ڕۆی چی بکەین باش محاسبە پێغەمبەر فەرمووی الكيس يعني دانا ئافرین الكيس من دان نفسه يعني بمعنى بە کوردی عاقڵ دانا ئەو کەسەیە کە محاسبەی خۆی دەکە کە لێ پێچینەوە لە خۆی دەکە بۆچی ئەو کارم کرد لەبەرچی ئەو کارم کرد بۆچی وابوو ئەوجا گرنگە پێغەمبەر درودی خوای لەسەر فێرمانەکە لەگەڵ هەموو ڕۆژێکی تازە فإذا عزمت فتوكل على الله عزیمەتێکمان نەبێ خۆ زۆر کەس لە یەکەوە بڕیارەدا ئەڵێ ئەم ساڵ بەرنامەیەکم بۆ خۆم داناوە واکەم مانجی یەکتێ ئەپەڕێ هیچی ناکایتر ئەوە چییە عزیمەتی نەبوو کە ئەو کارە بکە ئەجا ساڵیش لە خۆی و دێو ئەڕوا گرنگە بایەخی پێ بدەین ئەوەی خوا فەرمێ یا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد يعني ئەوەی کە ئێمە پێڵین ساڵ و دوو ساڵ و قەڕن لای خوا غەدا سبێ ئەمە سنەتی پێغەمبەر گەلێک باشە باوسەت هەمان دەمداش ئالیەکی دیتر و ئەم تەماشا بکەین گەلێک گرنگە و ژی ئالیە سیاسی ئەم چاوە مفادار ببین لە فاکتەرێ دەمی و بورینە دەمی استیفادەی لێ بکەین وەکو کورد زۆر گرنگە بایەخ بەکات بدەین لەبەرچی لەبەرەوەی ڕاستیدا ئێمە هێشتا وەکو بڵێ بە جۆرێک ئەڕوانینە وەکو چۆن دەڵێ کات کانە و کاتێک تێپەڕی و کاتێک هات ئەوەی کە پێی دەڵێن چۆن دەڵێ کەڵەکەبوون و تەراکم بۆ ئێمە زۆر گرنگە ینی چۆن
یعنی ئێمە بێ بڵێن ئەم ئەزمموی ئەمەندە ساڵە تێپەڕیوە چه ئەزمموونێکمان لێوەرگرتووە لە هەمان کاتیشدا بێ ئاگداری کات بین بڵین ئەم کاتە بەڕاستی کات چییە کاتێکی لە سیفەتەکانی ئەوەیە کە خەزن ناکرێ ناتوانانی وەکو پارە کۆی کەیتۆ بڵێ من مادەم ئێستا ئەو وحدەیە بەکار ناهێنم یاخود ئەو پارێ بەکار ناهێنم با لە شوێنێکا داینم بەڵام ئایا بڵێ 24 ساعتم هەیە لە شەو ڕۆژێکە مادەم بەکاری ناهێنم با لە شوێنێکە و داینم خەزن ناکرێت کە خەزن نەکرا کەواتە دەڕوە کەواتە ئێمەی کورد زۆر جار تووشی گرفت بووینە بەوەی کە تێڕوانینێکی کوردبینانەمان بۆ کات هەبووە ئەو فرسەت و دەرفەتەی لە ساتە وەختێکە زلهێزانی دنیا دەیدەن بە ئێمەی گەلی کورد ئەگەر لە کاتی خۆیدا بەکاری نەهێنین بەدەمیەوە نەچین جێبەجێی نەکەین لە کاتێکی تررا ڕەنگە ئەو دەرفەتەمان بۆ نێتەوە ینی ئەم وڵاتە گەورانە چەندێک بە ئێمە دەڵێن یەک بن یەک هەوڵەکانتان یەخان وەزارەتی پێشمەرگەتان یەخان ئەم بابەتانە چەند بە کەمبایەخ تەماشایکەی لەلایەک و تەماشای کات ئەبێ بکەیت کات ڕۆیشتووە ئایا کاتێکی تر دێ بەدەم تۆ بڵێت تۆ ئەم کارە ئەنجامدا سێ نمونەمان هەیە کە کاپتن ڤی هۆڵت کاپتن ڤی هۆڵت کابرایەکی بەریتانی بوو لە ساڵی 1990 هاتە عێراق و لەم عێراق و کوردستانی ئاژیاوە و ماوەیەکیش ئەوە بووە حاکمی سیاسی چەمچەماڵ بووە و دوای لە جەنگی جیهانی یەکەم تەواو بوو لە دووەم کردوانە بە باڵیۆزی بەریتانیا لە تاران و ینی ئەگەی لە شۆڕشی شێ مەحموود بۆ بە جوانی ئەو راپۆرتانش کە لێرەوە نووسراوە بۆ بەریتانیا نەردراوەتەوە بەشی زۆری ئەو نووسوێتی لە 45ش کە لە تاران بووە ئەگەداری شۆڕشی قازی محەممەدیش بووە لە هەردوو بابەتەکانە قسەیەکی هەیە یەکەم ئەڵێ دەوڵەتانی زلهێز بۆ ئەوەی بەشی گەلانی ژێردەستە بدەن ماف بدەن ئەبێ ئەوانش لەگەڵیانە شەریک بن کار بکەن پێکەوە خەباتێ بکەن خۆ ناکرێ ئەو هیچی نەکردوێ منش بێم شتی بدەمێ جاڵێ زۆربەی هەوڵەکانی کورد بۆ گەیشتن بە ئامانجەکانی چی بووە لە دوای ئەوە بۆ کە ئێمە ئیشەکانمان تەواو کردووە و هیچ پێویستیمان بەوان نەبووە نمونە ئەڵە جەنگی جیهانی یەکەم ڕۆدا لە 1940 1970 تەواوێ شۆڕشی شێ مەحموود لە 1990 کە دەست پێەکە ئێمە جەنگمان تەواو کردووە ئێمە هەموو شتێکمان بردوێتەوە یەکێک لەو سەرۆ دێ داوای مافەکەی بکە ئەو یەکێکە لەو هۆکاری دەڵێمە ناتوانین بیدەینێت چونکە ئەو بووە مەسەرەن تۆ جەنگی دووەمی جیهانی تەواو بووە لە 1945 وەختی ئێمە لە 46 باسی کۆماری مەهاباد دەکەین ساڵێک تێپەڕیوە بەشداریمان تیای نەکردووە بەشداریمان لەو کارەیە نەکردووە لەبەرەوە کە بەشداریمان نەکردووە سەرنجام بەشت نابێ بۆیە ئەبێت دەست بەم ئەزمونەوە بگرین لە ڕووی کاتەوە ئەم ئەزمونەی پێی دەڵێن ئەزمموی هەرێمی کوردستان زۆرترین تەمەنی هەیە ئەو حسابیکەی لە ڕاپەڕینەوە هەتا ئێستا هەموو ئەوانەی ترمان ساڵێکی خیان کۆماری مەهاباد کۆماری کوردستان لە مەهاباد ساڵێک شێ مەحموود چەند ساڵێک ئەمانە هەمووی تەواو بووە بەڵام ئەمەی ئەزمونەمان وەکۆڵێ 30 ساڵی تێپەڕاندووە لەبەرەوە ئەمە بایەخەکەی لەوێوە دێ ئەبێ زۆر ئاگداری بین لە ناو ئەمەیە ئەبێ زۆر ئاگدار بین حکوومەتی عێراقی کەی پێک دێ حکوومەتی هەرێمی کوردستان کەی پێک دێ ئێمە کەی ئەم کابینەی دەیە دروست دەکەین کەی وەزارەتی پێشمەرگا بە یەکەو دانین کەی کاتێکە لەگەڵ عێراقا ئەمانەوێ داوای مافەکانمان بکەین پشتگیری نێودەوڵەتیمان بۆ دێ ینی ئەم بابەتی کاتە بۆ ئێمە بەڕاستی بابەتێکی زۆر گرنگە بە مامۆستا بەڕێز هەمان دەم دەفئەخستنی جەنابێتە بەحەس کردین مەدوێتن بوچوونە زاناش بزانین سەبارەت کاتی ئەوان چاوە بەحسل کاتی کردی کات لە سوورەتی العصر سوورەتی عصر معلومی جەنابتە مسلمانان هەمووی دەیزانن لە سوورەتێکە لە قورئان خودای گەورە دەفەرمێ والعصری إن الإنسان لفي خسر ئیمامی رازی دەڵێ من گەشتمە تەفسیری ئەو ئاەتە وتم بۆچی خوددا دەفەرمێ و سوێند بە کات دەخوا دەڵێ ئینسان لە خەسارەتمەندیا دەبێ ئەبێ حکمت لەوە چی بێ ینی نەمتوانی بگەم بە ئەنجامێک تا هەڵ دەستم لێ هەڵگرت لە تەفسیری ئەو ئاەتە ئەو سوورەتە دەستم هەڵگرت وتم بزانم کەی دەرگایەکم لێ ئەکرێتەوە ئەلە چوومە بازار لە بازارە کە تێپەڕ بووم بینیم کەسێک دانیشتووە بەفر بەرف سەهۆڵ دەفرۆشێ ئیتر وەک ئەو کاتی ئێستش خۆ بەفری جاران قالب نەبووە ماوەیەک خۆی بگرێت هەر بەفری چیایە کە ئیهێنن داێنێن و دەڵێ کاتەکە کاتی بەیانی بوو کاتەکە کاتی بەیانی بوو سپێدە زوو بوو ئەم پیاوە مشکلەی نەبوو دنیا فێنک بوو بەفرەکەشی بەفرەکە مقاومەش هەبوو دەکا لە ئەنجامدا دەڵێ هیچ مشکلە نەبوو هاواری دەکرد و دەیگوت بەفر و چێ دەکڕێ و بەو شێوازە دەڵێ ڕۆیشتم کاتی نیۆڕۆ کە ئیش و کارم تەواو بوو گەڕامۆ نیۆڕۆ دنیا گەرمە هەتاو هەیە
ئەو بەفرە وربر تواوەتەوە کابراش زۆری نەفرۆشتوە یان هیچی نەفرۆشتووە بەێ ئێ بەفرەکە چاوەڕێ ناکە ڕاست. دەتوێتەوە ئەویت ئەو کات جۆم لە کابرا بوو نەوعێکی تر بوو وەکو بەیانی دڵی خۆش نەبوو هاواری دەکرد دەیگوت ئەیها الناس ارحموا بائعا رأس ماله يذوب بە کوردی ئەیگوت ئەی خەڵکینە بە زەییتان بێتەوە بە فرۆشیارێکە کە سەرمایەکەی ئەمەیە بەڵام ئەتوێتەوە ئەگەر لی بە زەیتان پێم بێتەوە یعنی بەمانایەکی تر ئەڵێ ئەو کات گەڕامەوە زانیم خدای گەورە بۆچی سوێن بە کات دەخوا بۆچی لەگەڵ کاتدا دەڵێ مرۆڤ خەسارەتمەندە لەبەر ئەوەی ئەم مرۆڤە وەختی ئەم تەمەنەی وەکو ئەم بەفر و بەرفەیان داوەتی و لەبەر دەستێتی بەکار نایە بەکاریشی نەهێنێ نەش فرۆشرێ هەر ئەتوێتەوە ئەمە یەکە بە شێوازێکی تر لە فارسیە شێوازێکی تریان پێداوە دەڵێن تەمەنی ئێمە و عمری ئێمە و ژیانی ئێمە وەکو حکایەتی پیاوە بە فرفرۆشەکەیە کە ڕۆژگار کۆتایی هات و گەیشتی نەکاتی خۆر ئاوابوون لێیان پرسی بەفرەکەت فرۆشت وتی نا ئەیگوتیان کوا وتی تاوە بوو نەشی فرۆشی هەر تاوە مامۆستا هەمان دەمدەومە دەوێتن بەحسەوەی چەندێکی بکەین زۆر کورتی کە دەمی چ کاردانەوەک هەیە ژیانە مرۆڤیدا ڕاستە ئێمە زۆر گرنگە تەماشای کات بکەین وەکو کار نەک وەکو کاردانەوە ینی چۆن ینی ئێمە ئەم کاتە ئێستا لەبەر دەستمانەیە دەتوانین خۆمان کار بکەین و کارابین سوودی لەبەر بگرین کارێ بکەین جا ئێمە نەتەوەی کورد زۆر گرنگە ئەمە جێبەجێ بکەین بۆ چونکە ئێمە زۆر جار کارەکەمان نەکردووە بەرامبەرەکانمان یا قسەیەکی خراپ یا هەڵوێستێکی خراپیان پێگوتوین ئێمە هەموو کاتەکەمان دەکوژین لە کاردانەوە تۆ تەماشا سوۆسیال میدیا بکە سوۆسیال میدیا تۆ 5 دقیقە قسە ناکەی 2 دقیقە قسەیە بکە 1 دیار بنووسە 20,000 کۆمنت دێکەواتات نەتەوەی کورد بە شێوەی ینی سایکۆلۆژی و لە ڕووی دەرونیەوە لە کارە کەم کات سەرفەکە لە کاردانەوەیە زۆری سەرفەکە کە ئەوەش هەڵەیەکی گەوری دەستێتت خۆش مامۆستای بەڕێز هەرساخ و سەلامەت بی بڵێ بینەرێن هێژا وی ئاوای دێنێت دومایە حەلقەی و زۆر سپاس بۆ هەوەن بەڕێز کە هەوە بینەریامە کردبیتن هیڤیامەوەش خدای مەزن کوردستانەمە پاراستی بیت و ساڵانی ئەلهەمی ئالیەکی پیرۆز بیتن ئەو ڕۆژە کوت بیتە سەری ساڵانی ساخ و سەلامەت بن